بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المرسلين وقائد المجاهدين وإمام المتقين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستم، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای گەورە مانگی ڕەمەضانە لە هەموو لایەکمان قبوڵ کات، بیکاتە مایەی کەفارەتی گوناهەکانمان و بیکاتە مایەی ڕوسوری ڕۆژی قیامەتمان. خۆشەویستانم، پێم خۆشە لە ئەم مانگە پیرۆزەدا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بچینە سەر بابەتێک بە ناوی فەضلی ئەم مانگەوە، واتە فەضلی مانگی ڕەمەضانی پیرۆزەوە. بەڕاستی ئێمە وەکو پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم و خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا ئێژگار گرنگی داوە، ئێژگار ئەهەمیەتی ئەم مانگە پیرۆزەی و ئێمە باس کردووە کە بەڕاستی ئەتوانم بڵێم هەرچەند لە هەندی ئەحادیثا کە دەرەجەی حەدیثەکەیان ناچێتە دەرەجەی صحیح باز لەوە ئەکا کە ئەفەرمێ ئەم مانگە مانگی چۆن ئەڵێ سەید و سەرگەورەی هەموو مانگەکانی ترە. بەهەرحاڵ ئەگەر لە ڕووی معناشەوە، لە ڕووی سەنەدیشەوە ئەم حەدیثە ئەگەر سەنەدەکەی ضعیف بێ، بەڵام لە ڕووی واتاوە ئەگەر ئێمە تەماشای ئەو فەضڵەی مانگی ڕەمەضان بکەین، ئەزانین کە بەڕاستی لە واقعە و لە ئەرضی واقعە مانگی ڕەمەضان مانگی سەییدی هەموو مانگەکانی ترە، بە دەلیلی ئەوەی کە بەڕاستی ئێمە کە ئێستا چینە خزمەتی هەندێک لە فەرمایشتەکانی خوای پەروەردگار و هەندێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم بۆمان ڕوون ئەبێتەوە کە بەڕاستی بەرەکەت و خێر و فەڕی ئەم مانگی ڕەمەضانە چەندە گەورەیە لە لای خوای پەروەردگار و چەندە ئەهەمیەتی هەیە لە دینی ئیسلامدا و لە ژیانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام چەند گرنگی پێدراوە لە ئەحادیثەکانیان. گەورەی ئەم مانگی ڕەمەضانە ئەگەر هەر لە سەرەتاوە لەوا ببینینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار کە لە قورئان ئەفەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، يعني هەر لەما خوای گەورە سەرنجی ئێمە ڕاکێشێ بۆی کە ئەفەرمێ مانگی ڕەمەضان ئەو مانگەیە کە بەڕاستی قورئانمان تیادا بەزاندوێتە خوارەوە، ئەو قورئانەی کە بەڕاستی وەرچەرخانێکی گەورەی لە مێژووی مرۆڤایەتیدا دروست کرد، ئەو قورئانەی کە بەڕاستی خوای گەورە بەناردنی حەچی پەیامەکان و حەچی کتوبەکانی کتوبە سەماویەکانی ڕابردووە هەر هەمویانی کۆتایی پێهێنا و کردی بەسەر چاوەی وەرگرتنی پەیامی خوای پەروەردگار بۆ مرۆڤەتی هەتایە. ئەم قورئانە کە خوای پەروەردگار کەلامی خۆیەتی و تەحەدایەکی خوای پەروەردگارە بۆ بەشەریەت لەو ڕۆژی کە پێغەمبەری نازاری نارد، فەرمی ئەم قورئانە گەورەیەکەی لەوایە کە بەڕاستی تەحەدای هەموو مرۆڤایەتی کردووە کە بتوانن تەنها ئاەتێک لە نمونەی ئەم قورئانە بێنە خوارەوە، یاکون لە نمونەی ئەم قورئانە دروست بکەن کە ئێستش حەچی دوژمنانی ئیسلامە، حەچی ناحەزانی ئیسلامە بە غەرب و شەرقەوە کۆ ببنەوە بیانێ نمونەیەکی ئەم ئاەتە دروستکەن ناتوانن، نمونەیەکی ئەم قورئانە لە ئاەتێکی ئەم قورئانە دروستکەن ناتوانن. بەڕاستی خوای پەروەردگار هات ئەم قورئانی لەم مانگا دابەزانێتە خوارەوە، فەضڵ و بەرەکەتەکەی ئەم مانگی ڕەمەضانە خۆی لەما ئەبینێتەوە. ئەم قورئانە کە خوای پەروەردگار ئەمەندە بەلایەوە گەورە و گرانە بەخشیوێتی بە مانگی ڕەمەضان، بۆیە ئەفەرمێ شەهر ڕەمەضان. مسلمانینە ئاگاتان لەمە بێ مانگی ڕەمەضان چییە؟ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، دوایە ئەفەرمێ هدى للناس وبينات من الهدى والفرقان. بەڕاستی ئەم قورئانە خوای گەورە ئەفەرمێ کە لە ڕەمانگی ڕەمەضانە ناردومانەتە خوارەوە مایی ڕێنماییکردن و ڕێڕۆشنکردنەوەی بۆ کافەتەن خەڵکی سەر زەوی و هەموو خەڵکی سەر بەشەریەت. لەبەرەوە بەڕێزانم خۆشەویستانم، مانگی ڕەمەضان خێر و بەرەکەتەکەی فەضلەکەی هەرچەندێک باز بکرێ، یەکی لەو خاڵانەوەیە کە عەرضی جەنابتانەکەم کە بریتیە لەوەی کە مانگی ڕەمەضان گەورەیەکەی لەوایە کەلامی خوای پەروەردگار، ئەو کەلامی خوای پەروەردگاری کە تەحەدای بۆ سەر هەموو بەشەریەت لەم مانگا ڕەوانەی کردوێتە خوای پەروەردگار. یەکێکە لە خاڵە گرنگەکانی مانگی ڕەمەضان ئەوەیە کە خوای پەروەردگار هەر ئەو شەوەشی کە مانگی کە قورئانی تیان ناردۆتە خوارەوە کە شەوی لەیلەتول قەدرە خچێتە ناو ئەم مانگی ڕەمەضانەوە، کە ئەو شەوە خوای گەورە کردی بە ئەجرێک، کردی بە پاداشتێک، کردی بە هەدیەیەک بۆ بەشەریەت، بۆ مسلمانان حتا ڕۆژی قیامەت، کە عیبادەت لەو ڕۆژەیە فەضائیلەکەی ئەمەندە گەورەیە کە بە ئەندازەیەک خوای گەورە فەرمێ لەو شەوەیە ئەگەر ئینسان عیبادەت کات
خێری 1000 دانەمان بگرە زیاتر لە 1000 دانەمانگی هەیە. خوای گەورە کە ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەگە ئەو شەوەی کە لە مانگی ڕەمەضانە کە شەوی لەیلەة القەدر و قورئانی تێهاتۆتە خوارەوە، هەر کەسێ لەو شەوەیە عیبادەتی خوای پەروەردگار کا وەکو 1000 دانەما، خوای گەورە لەم ئاەتە فەرمێ غفر له ما تقدم من ذنبه، واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ببورن فەرمێ خوای گەورە لە پاکی گوناهەکانی بەتەنها ئەو شەوە خۆش ئەبێ. لە ئاەتێکا کە خوای پەروەردگار ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر، هەر لەیلەتەکەی ناونا بە لەیلی قەدر، لەیلی ڕێز، بۆ چونکە قورئانی تێهاتۆتە خوارەوە. ئەم شەوەش لەکەیە لە مانگی ڕەمەضانایە. ئەنجا خوای گەورە فەرمێ ئینا بە تەعظیم باسیەکە ئەنزەلناه فی لەیلەة القەدر، لەیلەة القەدر خەیر من 1000 شهر. ئەلەو شەوەیە خوای گەورە بۆ ڕێزی ئەم شەوە هەچی مەلایکەتەکانی ئاسمان ئەینێرێتە خوارەوە، تەنەزەل المەلائکەة والروح فيها بأمر ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. کەواتە فەضلێکی تری ئەم مانگە پیرۆزە ئەوەیە کە خوای گەورە شەوی لەیلەة القەدری تیا دروست کردووە کە بەڕاستی شەوی لەیلەة القەدر هەدیەیەکی خوای پەروەردگارە بۆ مسلمانەکان کە لەو شەوەیە ئەگەر عیبادەت کەن وەکو 1000 دانەما عیبادەتیان ئەنجام دابێ. خاڵێکی کە ئەوەیە کە بەڕاستی مانگی ڕەمەضان خوای پەروەردگار کردوێتێ باعیسی ئەوەی کە بیکاتە مایل لێخۆشبوونی تاوانەکانی مسلمانان لەو 11 مانگەیە کە بەسەرمان ناتێپەڕیوە، چڵک و ژەنگ و ژاری گوناه و تاوانی دەست و پێ و چاومان دایگرتوین. ئەلەم مانگەیە خوای پەروەردگار هاتووە ئەیەوێت عەبدەکانی پاکاتەوە، ئەیە ڕۆحیان بەرز کاتەوە بۆ مەلەکوتی ئاسمان، ئەیەوێت بەڕاستی لە هەموو ئەم ژەنگ و ژارە دایانڕنێ بۆ ئەوەی کە ئەو ڕۆژەی کە مانگی ڕەمەضان بەجێ دێڵن پاک ببنەوە لە گوناهەکانیان، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژێکیان چوە سەر مینبەرەکەی 3 پێبلیکانی بڕی لە پێبلیکانی یەکەمیان فەرمی ئامین، دووەم فەرمی ئامین، سێم فەرمی ئامین و دوایی سەحابەکان فەرمیانەی پێغەمبەری خوا ئەم 3 ئامینەت بۆ چی بوو؟ یەکێ لە ئامینەکانی پێغەمبەری خوا فەرمی ئەو جوبرەئیل بوو هابووە لام، فەرمی لوتشکاو بێ ئەو کەسەی مانگی ڕەمەضان بەسەریا تێئەپەڕێ و وا ناکات لە دوای تەوابوونی مانگی ڕەمەضان خوا لە هەموو گوناهەکانی خۆش نەبوو بێ. بۆیە بەڕاستی مانگی ڕەمەضان وەکو قەترە باران ئاوا تاوان لە ئینسان ئەکاتەوە کاتێککە ئینسان مانگی ڕەمەضان ئەگرێ و تیا تێپەڕێ و بە ڕوویەکی سوورەوە مانگەکەی تێپەڕاندووە. خاڵێکی تر خۆشەویستانم، مانگی ڕەمەضان بەڕاستی کە خوای گەورە کردوێتی بە هەدیە بۆ مسلمانان، هەر لەم مانگەیە کارێکەکە کە لە فەضائیلی مانگی ڕەمەضانە، لە حورمەتی مانگی ڕەمەضانە هەموو دەرگاکانی بەهەشت دەکاتەوە خوای پەروەردگار، هەچی دەرگاکانی جەهەنەمە دائەخات، هەچی شەیاطینە دەست و پەیوەندیان ئەکات بۆ ئەوەی کە زەفەر بە ئینسان نەبن لەو مانگەیە حتا تاوانیان پێ بکات. یعنی ئەگەر لە مانگی ڕەمەضانە کەسێک تاوانی کرد نەفسی خۆیەتی هەوای خۆیەتی تاوانی پێکات. خوای پەروەردگار بە نەسی حەدیث لەسەر زاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ إذا جاء رمضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين. ئەفەرمێ کاتێک ئەو مانگی ڕەمەضانە دێ خوای گەورە هەموو دەرگاکانی بەهەشتمان بۆ ئەکاتەوە، هەموو دەرگاکانی جەهەنەممان لێدا ئاخات، هەموو شەیتانەکانیش ئەبەستێتەوە بۆ خاتری ئەوەی کە زەفەر بە ئینسانەکان نەبن. لەبەرەوە بەڕاستی مانگی ڕەمەضان دەرفەتێکە بۆ ئینسانی مسلمان، دەرفەتێکە بۆ ئیمانداران کە بتوانن ئەم مانگە نێڵن بەسەریان ناتێپەڕێ هەتا ئەوکو کارێ بکەن خوای پەروەردگار لە خۆیان ڕاضیکەن و هەتا کارێ بکەن بێتە مایجێ ڕەضامەندی خوای پەروەردگار و ڕسووری بۆ ڕۆژی قیامەتیان و بێتە باعیسی ئەوەی کە ئەم 11 دانە مانگە کە ئێمە بەڕاستی مەشغەڵەتی دنیا و سەرقاڵیمان بە دنیاوە ممکنە تووشی گوناهی زۆر و تاوانێکی زۆر لە ڕێی چاومان و زمانمان و دەستمانەوە بوو بێتین، ئەبێتە باعیسی ئەوەی کە ئینشاءالله ئێمە لە دوای ئەخیر ڕۆژی مانگی ڕەمەضان کە ڕۆژی جەژنمانە فعلەن بەڕاستی وەکو مەلەکوتەیەکمان لێ بێت و بێینەوە ناو دنیا سەر لە نوێ ئەم ژیانە لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە کۆی کە تازە لەدایک بوو بێتین. ومێدم وایە خوای پەروەردگار لەم کوردە باسەیە فێری ئەوەی کردی بێتی ناوەکو هەموو لایەکمان لەوە تێگەیشت بێتین کە بەڕاستی نەهێڵین بەرەکەت و فەڕی ئەم مانگە ڕەمەضانە بەسەرمانە تێبپەڕێ تاوەکو کارێ بکەین کە خوای پەروەردگار لەو سەرەوە رحمة ورضامندي ومهرباني خوي رشبي وسلم ولايك معنا. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين.